دێت و چ دەزانی ها بەس دانیشی بخۆی قسەی گەورە گەورم لە بکەی یاعی ڕقەمەک چێ ڕقەمەکە لەکە نەبێت چ بوو چ بوو کورە چێ دەبرە کاکە درماتەقی چێ گریان کورە زۆر دێن جاشتی لەگەوان بەجمای چ بووە چ مرد چێ مرد کورە سعدی هەوەزان کورە دەوت شێک ئەی ماری وێرانم چێوەی بوو کورە تازە دەستگاری بەو ڕعماری خەبەریان بڵاو کردبووە کورە کاکە تازە بووی دیتیتمان ئەم بەبانجی مەلای باوەکەم بەزەڕی نێرەکەری بابا تۆشا ڤیدیۆیکە هاوڵاتیە کە پێچێ خەڵکی هەولێر بێ و لەناو بازار ئەلحەمیدیە لە دیمەشقی پایتەختی سووریا جانی لەدەستداوە هەروەها سەرچاوی ڕوانگەی سووری ڕایگەیاندووە تا ئێستا هۆی کوشتن و ناسنامەکەی دیار نییە کورە وەڵا کاکە ئەوە ڕێکەوە ئای نەبینم هەی لە بۆ سعدی کورە ئەو فڕەفڕەی دانێ کورە ئەو فینگەفینگەی ڕاگرە کورە قوزە قول لە کونێ چاوتدا بابا ئەوە مسلم لە سعدی نییە ئەمە مسلم لەوەیە پێش ئەوەی ئەو کابرایا بڕوە 4 کیلۆ کولێ سێبەر 4 کیلۆ بەقار پارەشی نەدایە بەقڕا ئەی هاوا کورە ئەوە هەمکەن ئەوە کە تەرموز بەلاشمی لە خۆت داتن کورە پارەشی نەدایە ناوڵە پارەکەشی نەدا کوڕۆی ماگەک دەبی تەقریبا ماگەک دەبی کورە کردن هاوتا پرژان کردم کورە قەت قسەش خۆش نەگو جێری نەبوو ئەی هاوار سعدی ئێستا چ لێکەم نعلەت و لە بنێرم یا ڕەحمەت خوا بەڕحمی خۆی ها كاك سعدي من چی؟ والله انت براوي تو سووریا کوردی کوش کاکسا ڕادێنێ چ بوو چێوە دیسان چ ئاینوانەکی دانا دیسان والله كاك سعدي من بە چ مرد کاک سعدی والله انا بوينت كان براوي تو کرە درێ کرا پەیدان هەموو درێیە کاک سعدی لە ئەو دوو لە ئیماراتە لە توزارەت چووە خیتیکەوە دێ خیتیکەوە ما قرآن من هوني كاك سعدي مناسم بس بام كل شو دنا نگای پێدا کەوەرە نگای پێدا کە دەی وەرە خوای دێوە هەی هیچ بۆ دەی ئەزەر قەر كاك سمعت خو تاخذ كان يلا دروينوا تعسي مانيا بەچە کێ دەرێ تعسي تازێ چێ تو شێن بووی برە یەک دونا برنج و گۆسپان قیمە کردیا برە هەر گوێ بگرە بابم مرد ئەلێرە لە پێش زامخانەیە بردیان بەقەم خەپاتکردن نییە زستانە دایدە لە تا ئێوارێ هێوارە دەیشارینەوە برە دەبرا أي بالمبرم ضحكك أنا شلون شقاول وخلا بس تورتي لك إلا سوريا ما ولك مرة اشتي هكا اللي أنا كان وكسبتي خوتي كربوف يا وروي ناسانا أيوة شارع سعدي شارع أيوة شارع سعدي شارع أيوة شارع بس كاكا ده بس هاي والشيرة شريتي تانا بار الرئاسي ده لو دنيا مقرين كاكا يا أخو أبو براس كاك سعدي مقفور بعد والله بيخنبه كاك سعدي بيخنبه دكان مطعم لدسيكي أمينة ملكة كانت لدسيكي أمينة يا كاك سعدي أنا بخوا بس تواني بيبي برا ويكسي كانت أو من على الضيفة وكورابي خالي يا قايلين أي كورن بس نعمل اسم سعدي بو شي قشت سوريا كوا أبو أو ريبو أردن دايق يعني سعدي بوي باس كردوم 3-4 سال لەمەوە پێش ئیشی کردو لەگەڵ پیاوێکە بەناوی فەخرەدین ئیشی مۆبیلیات توشیان کردو لە سووریا كرو سر الروب وكاك سعدي كان زار بيم وتوزار داين مشان توز خوش من تورك بيشي شكاوا كاك سعدي بس كاك بيتامبو قال لي رو اتشوبو لبنان لو ناتو بوير راسو كوتشوبو اردن اتشوبو دبي تو بو سوريا لوي هاليان خلطانو ابزانو تو انا قماش ماني شي ماني بردو انا بو سوريا لو سيريان كردو هيكل الزخم شحامد ريغوتي انا وباريتسا كاو بارتشا بهناري ستشيب كالايكا كريستا خوي كفتوها سو كركشي قوري قلاحة اخواني سعدي بوا ولا كردي من الان بابتين بهناريش بلينا قلنا وين زانه نابي كاكك يا نابي اي بوناتشي برسياري لدهام كيتو كل نابي ناليمو او تو ما دهامموت ركله خيرته دائما ضلت لايكاك سعديه هيش بين دانا هيا راستك بكلقنا
چی بکەین کاکە گیان کاکە گیان ئاوا نابێت دەبڕۆ قسەی لەگەڵ دەهاما بکە کوورە کاکە دڵنیام زانیوت یعنی غەزوانە گێش ئەزانێ ئیسە دەهام نازانێ کە زوان کێیە لە مەطعەمە لای ئێمەیە ئەمە چۆن بۆ بەر ئەو لەسەر دڵی من دا وەخت مەطعەمە ئێوە نییە کاک ئەوەی ناوێت لیمۆگیا من نەزانم ئەزانە نەزانی بۆ هەنار خوێنەواری هەیە خزمەکانیان هەمی خوێنەواریان هەیە و سێری سۆشیال میدیاکە ڕاستە کاکچم هەموویان خوێنەواریان هەیە زانیوێ چی بوو کاکە؟ چییە؟ تەنها تۆ بەس تۆ بەس هەواڵەکە لە سعدیەوە چی بووە کاکە دە قسە بکە کاک دەهامە ئەڵێ ئەڵێ چی ئەڵێمە بتبینم بۆ 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 چی بوو؟ نازان بە گریان قسێک بۆیە کزم گر بۆی گوێتان لێ وازانی ویانە هیچ بکەم کاکە هانای بۆ منێ ناوە ئێدە بڵێ باشە بۆ بەس زوو جا بوشمان لێ بگەڕیت و هەرچێکی و خێرایەک سەر پێم نابێ خمتان هەشتێک بۆ تەلەفۆنم بۆ بکەی تەواو تەواو بێ خەبەرتان ناکەم دیزارە من پێم حرز ناگرێ تەواو بوو بەڕاست بەخوا تەواو بوو بەڕاست هاتی ئەی کوێر بم ئەی وەی شێرە سعدی شێرە ئەی وەی شێرە سعدی شێرە ئەی وەی شێرە سعدی شێرە ڕۆڵە شێرە گیان ئەی خوا